ماوەیەکە دەرکەوتون و جموجۆڵی گروپە تیرۆریستیەکان لە سنووری ناوچە دابرناوەکان و بە تایبەتیش لە دەوروبەری قەزای خانەقین ڕووی لە زیادبوون کردووە. لە ئێستاشدا سەرجەم پێکاتە جیاوازەکانی دانیشتووی قەزای خانەقین و دەوروبەری داواکارن هەرچی زووە هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە بۆ ناوچەکەیان، چونکە دەڵێن لە ڕابردوودا پێشمەرگە توانی بووی بەبێ جیاوازی لە نێوان پێکاتەکاندا پارێزگاری لە هەمووان بکات. العودة إلى جماعة البيشمركة داواکارین پێشمەرگە بگەڕێتەوە بۆ سنوورەکەمان بە مەبەستی جێڕانەوەی ئاشتی و ئارامی بۆ شارەکەمان. پێشتر هیچ خەمێکمان نەبوو، ئێستا ئەبێ دەرگاداخین ترسمان هەیە، هەر بۆیە داوا ئەکەین پێشمەرگە بگەڕێتەوە. بس خانقين خلقيخ وخانقين حبسية ده معروفته. داوا دەکەین سەر لە نوێ پێشمەرگە بگەڕێتەوە ناو خانەقین، چونکە لە ماوەی ڕابردووشتی زۆر ڕووی داوە لە کردەوەی تیۆریستی. ئێمە دووبارە و سێبارە داوای گەڕانەوەی پێشمەرگە دەکەین بۆ خانەقین و دەوروبەری. هەر کەسێک کە ئەتوانێ ئەم مەوزوعە ئەم مەلەفە بجوڵێنێتەوە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە لە ناوبینی خۆمانە بە زووترین کات هەوڵ بدەن هێزی پێشمەرگە هێزی ئاسایشی خۆمان بە توانای جاران بە زیاتریشەوە حزوریان هەبێ لەبەر ئەوەی بەڕاستی هاوڵاتیان هاواریان لێ هەڵساوە وەزعێکی زۆر 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 ناخۆش هەیە لەم ناوچەیە ئێستا. جێگیری سەرۆکی پێشووی لیژنەی ئەمنی لە پارێزگای دیالە دەڵێت هۆکاری سەرەکی لە سەرهەڵدانەوەی تیرۆریستان لە سنوورەکەدا دەگەڕێتەوە بۆ دروستبوونی ئەو بۆشایە ئەمنیی کە بەهۆی نەبوونی هێزەکانی پێشمەرگەوە لە ناوچەکەدا دروست بووە. بۆیە گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچەکە بە گرنگ دەزانێت. بەم بۆشایە وای کرد کە تیرۆریستان بتوانن بە ئەسراحەتی خۆیان جموجۆڵ لە ناوچەکە بکەن و چەند کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن. لام وایە چارەسەریکردنی ئەم کێشەوەیە کە هێز ئەمنیەکانی کوردستان بگەڕێنەوە پێشمەرگە ئاسایش بگەڕنەوە بۆ ئیشکردنی خۆیان لە ناوچەکە تا بتوانین سێتەرە و کۆنتڕۆڵ لەسەر بارەمنیەکەی ڕەوشە ئەمنیەکەی ئەم ناوچانە بکەین. بەهۆی نەبوونی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و دروستبوونی بۆشایی ئەمنی لە ناوچە دابرناوەکان، هەروەها زۆربوونی کردەوە تیرۆریستەکان لە ناوچەکەدا جارێکی تر مەترسی لە لای هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە. بۆیە هاوڵاتیانی کورد و عەرەب و تورکمانی ناوچە دابرناوەکان داواکارن هێزەکانی پێشمەرگەی کوردستان بگەڕێنەوە بۆ سنوورەکە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.